شەڕی گوندی مامڕەش ئەو شەڕی بزماریان بەسەری پێشمەرگەکاندا داکوتی. علی بچکۆل لە کتێبی سەختەڕێدا دەڵێت سەرەتای مانگی دەی ساڵی 1970 ئەو کات هێشتا هێزی پێشمەرگە ئاوای لێ نەهات بوو کە بە ڕۆژی ڕووناک بتوانێت بچێتە ناو گوندەکانی کوردستان، بەڵکو زیاتر لە شوێنی شاخاوی و شوێنە چڕەکاندا دەماینەوە و ڕۆژگارمان بەڕێ دەکرد و ئێواران پێش خۆرنشین بەرەو یەکێک لە گوندەکانی ناوچەکە دەکەوتینە ڕێ بەنیازی دابینکردنی نانی ئێوارە و پارویەک بۆ ڕۆژی دواتریش. ئێمە ئەو کات ژیانمان بە دەرامەتی گوندەکانەوە بەند بوو و تاکە سەرچاوی بژێویمان بوون. لە 2 مانگی دە بەرنامەماندانا تاکو کەرتێکی تازە بۆ هەرێمەکەمان دروست بکەین بۆ ناوچەی شوان و شێخ بزێنیەکان. بۆ ئەو مەبەستەش شەهید حەمید کەریم ناسراو بە پشتیوان کەرکووکیمان هەڵبژێت. تازە پێشمەرگە لێرە و لەوێ خۆی دەردەخست، ئەو کات کۆپتەر بە ڕۆژی ڕووناک چاوی دەردەکردی ئەوەندە هەبوو بە ئاسمانەوە، بۆیە بە ناچاری بە شەوان جوڵەمان دەکرد. ئێواران دەچوینە ماڵە گوندەکان و نانمان دەخوارد و دواتریش بەرەو ماڵی خوددا دەکەوتینە ڕێ و لەوێ دەخەوتین. برایانی کەرتی سێ شەوق و زەوقێکی زۆریان هەبوو چونکە کەرتی نوێیان بۆ دروست کرابوو. شەهید پشتیوان بە تەواوەتی دڵخۆش بوو چونکە ئەرکی نوێی پێسپێردرا بوو. هەرچۆنێک بوو خۆیان ئامادەی ڕۆشتن کرد و لە بەردەم مزگەوتەکە کۆبوونەوە بۆ ئەوەی بەڕێ بکەون. ڕۆژی 4 مانگ هاوڕێکانمان بۆ جەولە بەناو گوندەکاندا ڕۆشتن. لە ڕۆژی 5 دەی ساڵی 1970 کۆبوونەوەیان پێکرا بوو و بە تەواوەتی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیان پێوترا بوو. دواتریش پاشنان خواردن بەرەو گوندی مامڕەش بەڕێکەوت بوون. بەڵام مەخابن ئەو کات زۆڵە کوردەکان لەبەر ئەوەی شارەزای جم و جوڵی پێشمەرگە بوون شوێنیان هەڵگرت بوون و پێش کات ژمێر 4 بەیانی دەوری گوندی مامڕەشیان گرت بوو. هەر لە یەکەم دەستڕێژدا مەلا ئەحمەد مامڕەشی برای پێشمەرگەی دێرین مەلاوەیسی هەر لەوێ گیانی سپارد بوو. دواتر ێشکچیەکان هاواریان کردبوو ئیتر شەڕگەرم بوو بوو. دواتر پێشمەرگەکان زانی بوویان کە 4 دەوریان گیراوە، یانەوە تا ئەبێت خۆیان بدەن بەدەستەوە، یانەوە تا ئەبێت تاک و دووە هەناسە شەڕ بکەن و وتەی یان کوردستان یان نەمان بەسەر خۆیاندا بسەپێن. دەرەنجامەرەوە بوو کە ئەوان یان کوردستان یان نەمانیان هەڵبژارد و بەم شێوەیە تاکو ئێوارە بەردەوام بوون لە بەرگریکردن تاکو هاوڕەکانیان لە کەرتی هەرێم دێن بەدەمیانەوە و ئابلوقەکە دەشکێنن. مەخابن لەم شەڕ و ڕوبەڕووبوونەوەیەدا چەندین پێشمەرگە شەهید بوون و ئەو پێشمەرگانش کە بە برینداری کەوتبوونە دەست هێزەکانی ڕژێم بە شێوەیەکی ناشرین و بێویژدانانە کوژرا بوون. تەنانەت یەکێک لە بریندارەکان بزماریان بەسەردادا کوتی بوو تاکو گیانی دەرچوو بوو.